کوردستان کەش و هەوایەکی تایبەتی هەیە جگە لە وەرزەکانی دیکە لە زستانانیش تایبەتمەندی خۆی هەیە کە گەشتی زستانی پێدەگوترێ گەشتیاران لە خوار و ناوەڕاستی عراق و ئەوانەشی کە لە هەرێمی کوردستانن گەشت بۆ ناوچانە دەکەن کە تێدا بەفر و بارانێکی بەچڕ تێدا دەبارێت و بەفر تێدا کۆ دەبێتەوە بە تایبەتی ناوچەی دەڤەری سۆران و دەوروبەری. بۆ ئەمە بەستا گفتوگۆ لەگەڵ بەڕێز فەیسەڵ سادق بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سۆران دەکەین گفتوگۆی لەگەڵ دەکەین بابزین ئاستی گەشتیاری لە دەڤەری سۆران ئەمساڵ چۆن بووە. کاک فەیسەڵ سڵاوت لێبێت. بە شێوەیەکی گشتی ئاستی گەشت و گەشتیاری لە دەڤەری سۆران چۆن بووە ئەمساڵ؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان تەبێی بەر لەوەی وەڵامی پرسیاری جەناب دەمەوە بەداخەوە هەنی ئەمڕۆ لە ڕووداوێکی نەخوازرا و یەکێک لەو گەشتیارانەی کە مەرامی بووە لە سەردانی دەڤەری سۆرانی کردیا بەداخەوە لەگەڵ خانەوادەکەی لە سنووری جوندیان ویستی وێنە بگریت لە کاتی وێنەگرتنەکە بەداخەوە بەربووتەوە لە دەستەکە و ئێستاش ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی تەندروستی سۆران قسەمان کرد هەندێک زیانی بەرکەوتووە بەداخەوە دوو دەستی شکاینە بەڵام وەزعی باری تەندروستەکەی بەرەو جێگیری دەڕوا لە خوای بەزیادبی هەر بەم بوونەوە بەڕاستی هاو سۆزین لەگەڵ ئەو بەڕێزە و خانەوادەکەیان لە هەمان کات بە دەرفەتی دەزانم کە ڕێنمایی و ئاگاداری هەموو ئەو خەڵکە بکەین ئەو گەشتیارە زۆرەی کە ڕویان لە دەڤەرەکە کردیا بەهۆی ئەو بارودۆخە کەشە نالەبارەی ئاگاداری خۆیان بن و ئەو شوێنانەی کە ڕێنمایی تایبەتی تێدایە لێی وە دوور نەکەونەوە بەوەی بۆ سەلامەتی گیانیان. بێگومان وەکو جەنابەت ئاماژەت پێکردیانی ئەو لەو راپۆرتەش ئاماژەی پێکرا ئێمە دەبینین کە کەرتی گەشتیاری بەرەو قۆناغێکی کە دەڕوە ئێمە لە سەرەتای قۆناغێکی نوێین بەوەی کە کەرتی گەشتیاری یان گەشتیاری زستانە لە کوردستان بە شێوەیەکی گشتی وە سۆرانیش بە تایبەتی کە پشتی شێری بەرکەوتووە قۆناغێکی سەرەتایی دەست پێ کردێ کە خەڵک ڕوو تێ دەکات و گەشتیاری زستانەش ڕوە و گەشەکردن و پەرەپێدانە. خۆشبەختانە ئەمە دەبینین ینی لەگەڵ بارینی بەفر و بوونی ئەو کەش و هەوایە دڵڕفێنەی کە لە دەڤەرەکە هەیە بە شێوەیەکی گشتی ئەوەی لە باڵەکایەتی چ لە ڕواندست لە منتقی مێرگەسۆر و سیدەکان و خەلیفان هەمووی بەڕاستی جێگای سەرنجی گەشتیاران و سەردانیکەرانن کە بە شێوەیەکی زۆر چڕ و بەرفراوان ڕۆژانە سەردانی دەڤەرەکە دەکەن و ئەوەی جێی دڵخۆشیە زیاتر دەبینین بە شەویش دەمینەوە لەو شوێنە گەشتیاریانە و دەمەوێت بەڕاستی ئەوەش ئاماژە پێ بکەم کە لە هەوڵی بەردەوام داین لەگەڵ خاوەن شوێنە گەشتیاریەکان و کە تەواوی ئەو خزمەت گوزاریانەی کە پێویستن بۆ گەشتیاران فراهەم بکەن و بە خۆشحالیەوەش تا ئێستا بڕاستی هیچ گلێ و گازندەیەکی وا لە بەردەست نییە تەنها ئەوەیە کە ئێمە چاوەڕوانی ئەوەی دەکەین کە بە شێوەیەکی زۆر فراوانتر هەوڵ بدەین خزمەت گوزاری زیاتریش بە ئەو گەشتیارانە لە دەڤەری سۆران بە شێوەیەکی و ئیدارەی سەربەخۆی سۆران بە شێوەیەکی گشتی فراهەم بکرێت و دابین بکرێت. بەڵێ لە قسەکانە دەدن ئاماژەت بۆدا کە گەشتیاری زستانە لە هەرێمی کوردستان لە قۆناغی سەرەتادا ئێوە هەوڵەکانتان چییە بۆی ئەم قۆناغە ئەم گەشتیاری زستانە لە هەرێمی کوردستان زیاتر پارەی پێ بدرێن زیاتر هاوڵاتیان لە خوار و ناوەڕاستی عراق و جگەلەوەش ئەوەی لە هەرێمی کوردستانە لێرە یەوە بە تاموچێژەوە سەردانی ئەم دەڤەرە بکات کە تێدا ساڵانە بەفرێکی زۆر تێدا کۆ دەبێتەوە پلانتان چییە؟ بەڵێ ئێمە باسم کرد کە سەرەتایە بەڵام خۆشبەختانە ئێمە وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران و ئەو بەبوونی ئەو ناوچە گەشتیاریە بەرچاوانەی کە لە ناوچەکەش هەیە ئێمە خاوەنی بەرزترین لووتکەچیای شاخین لە سەر ئاستی کوردستان و عێراق ئێمە خاوەنی بەرزترین گۆماوین لەسەر ئاستی کوردستان و عێراق ئێمە خاوەنی بەرزترین و گەورەترین تافگەین لەسەر ئاستی کوردستان و عێراق کەواتە کۆمەڵێک مقەوماتی زۆر باش هەیە لێرانە لە دەڤەری سۆران و ئیدارەی سەربەخۆی سۆران ئەگەر بێت و پەرەپێدانی زیاتری بۆ بکرێت بەرهێنانی زیاتری بۆ بکرێت ئێمە دەبینین بەڕاستی دەبیتە ینی ئەو شوێنگەیە ئەو ڕوانگەیە کە خەڵکی بە گەشتیاریش لە ناوەڕاست و پاشووری عێراق و تەنانەت ناوچەکانی دەوروبەریش یان دەوڵەتەکانی دەوروبەریش ڕوو لەو ناوچانە بکەن. ئەوەی جێی خۆشحاڵی ئەوەیە کە ئێمە کۆمەڵک پرۆژەی باش هەیە لە دەڤەرەکە بە تایبەتی چیای کۆڕک و لە بێخاڵ و شنگلبانە و منتقەی باڵەکایەتی بە شێوەیەکی گشتی بەوەی کە توانیتی سەرنجی گەشتیار بۆ لای خۆیان چێژ بکەن ئەویش بەبوونی هەندێک لەو خزمەت گوزاریانە یان لەو
پێداویستیانی کە گەشتیار بەڕاستی لە کاتی بەفر لە بوونی بەفرە سوودی لەوەرگریت لفریک و بوونی شوێنی خلیسکانە و بوونی شوێنی مانەوەی شەوانە ئەوانە هەمووی کاریگەری خۆیان دەبی لەسەر ئەوەی کە گەشتیاری زیاتر ڕووی تێ بکات. بەرنامەمان دەبی کە ئەوە پەرەی پێ بدەین بەڕاستی بە تایبەتی لە چای حەسەنبەگ بکەینە یەکە چکە لەو شوێن باشەکەواتە کاک فەیسەڵ بە هەمان شێوە چ هەوڵێکتان هەبووە لەوەی کە وەبەرهێنان بکرێت لەوێ و ئەو شتانەی کە هەبوو تایبەت بەم کاران لەوێ زیاتر پەرەی پێ بدرێت چیتان پێشکەش کردووە داوەتان لە چێ کردووە هیچ بە تەنگتانەوە هاتوون کە بتانەوێت چۆنێتی فراوانکردنی ئەم هاوین هەوارە لەوێ ئەم شوێنە گەشتیارە لەوێ زیاتر پەرەی پێ بدرێت هیچ هەوڵەکەیە بۆ کارکردن وەبەرهێنان لەوێ؟ بەڵێ 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 ئێستا ئەمە قسەمان لەسەر ینی گەشتیاری زستانەیە بەڕاستی لەبەر ئەوەی زیاتر بابەتەکەمان لەسەر ئەو چڕ کردوێتەوە ئەگەنا بە شێوەیەکی گشتی خۆشبەختانە لەلایەن بەڕێز ڕێزدار کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگجێکی تایبەت و زیاد کرایتەوە بەڕاستی لە سکتەرەکانی دیکەش کە بە بایەخەوە سەیری کەرتی گەشتیاری دەکرێت لە دەڤەری سۆران بە تایبەتی و ئێمە کۆمەڵک بەرنامە و پرۆژەمان هەیە بەڕاستی کە هەندێک شوێن لە دەڤەری سۆران کە تا ئێستا لەوانەیە وەکو پێویست پرۆژەی گەشتیاری تێدا نەبیت هەوڵی بوونی پرۆژەی گەشتیاری تێدا بکەینەوە لە هەمان کات ئێمە لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کە پەیوەستین بە هەندێک پرۆژەی دیکەی گەشتیاریان هەندێک بابەتی دیکە کەرتی گەشتیاری بەڕاستی بەتەنیا ناتوانیت و ینی بەتەنیا پرۆژەکانی جێبەجێ بکات بۆ لەبەر ئەوەی هەندێک کاریگەری هەیە و هەندێک پەیوەستن بە بواری دیکەش بە تایبەتی ڕێگاوبان ئێمە لەسەر ڕێگاوبانەکان بەڕاستی ڕادەوەستین کە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم بیر لە یان پلانی ئەوەی هەبی ڕێگاوبانەکانی شوێنە گەشتیاریەکان بەڕاستی باشتر بکات ئێمە تەتەوقع دەکەین بۆ بواری و بەرهێنان لە کەرتی گەشتیاریش بەرەو پێشتر بەڕوە ئەوەی کە لە خاڵەکان کە ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران و لەگەڵ وەزارەتی شارەوانی و لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانش بەڕاستی قسەی جددی هەیە و پرۆژەی باشیش لەبەردەستە لە هەمان کات ینی جگە لە مەسەلەی کەرتی گەشتیاری لە زستانە بۆ وەرزەکانی دیکەش بەڕاستی ئێمە پلانی ئەومان هەیە ڕێخستنەوەیەک بکەین بۆ ئەو هەموو پرۆژە گەشتیارانەی کە لە دەڤەرەکە هەیە بەوەی کە بتوانین خزمەتگوزاری باشتر و کوالیتی باشتر و بە دیزاینی جوانتریش کە ببیتە هۆی سەرنجڕاکێشی گەشتیاران لە دەڤەرەکان لە ماوەی داهاتوویان لەو ساڵی داهاتوو. باشە کاک فەیسەڵ لەم چەند ڕۆژەدا کە بەفر لەم ناوچەیە باریوە ئەو بۆ ئەوەی کە ژمارەی زۆر گەشتیار بێنە ئەوێ هیچ ئامارێکتان لایە کە چەند گەشتیار سەردانی ئەو دەڤەرەی کردووە؟ بەڵێ طبعی ئێمە ئامارەکان بە شێوەیەکی ماگانە ئیشی لەسەر دەکەین طبعی بە دەستپێکی وەرزی گەشتیاری زستانی ئەمە دەتوانین بەو شێوەیە باسی لێ بکەین بە دەستپێکی گەشتیاری وەرزی زستانە ئێمە تا ئێستا دەتوانین ئامارەکان ژمارەکان لەوەی نزیکن کە نزیکەی 50,000 گەشتیار لە تەواوی ناوچە گەشتیارەکانی دەڤەری سۆرانیان ئیدارەی سەربەخۆی سۆران و سنووری بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سۆران سەردانی شوێنەکەی کردیان وەلەو ژمارەیەش تقریبا نزیکەی لە 15 تا 18,000 گەشتیار بە شێوەیەکی شەوانە ماوەتەوە لە شوێنە گەشتیاریەکان ئەمەش بەڕاستی ژمارەیەکە ئامارێکە دڵخۆشکەرە بەوەی کە دەبینین کە ساڵانە ژمارەکە لە هەڵکشانە و لە ڕوو لە زیاد بووندایە. بەڕێز فەیسەڵ سادق بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سۆران لە سۆرانەوە لەگەڵمان بیماندوو نەبی کاک فەیسەڵ.